لە ئەفریقا بەکارهێنانێکی تری مۆبایل هەیە. کارمەندانی تەندروستی گشتی لە کینیا ئێستا مۆبایل بەکاردێنن بۆ کۆکردنەوەی زانیاری تەندروستی لەو نەخۆشانەی لە دوور دەژین و دەیخەنە سەر ئینتەرنێت بۆ شیکردنەوەی زانیاریەکان لە نێوەندە دوورەکانی تەندروستیدا. تۆ لە ڕاستیدا توانی گۆڕانێک بکەیت تەنها بەکارهێنانی زانیاری تەکنۆلۆژی مۆدرن. دکتۆر جۆرج سەلانیکۆ یەکەم جار سەرنجیدایە پێویستی بەکارهێنانی تەکنۆلۆژیای زانیاری بۆ خزمەتگوزاری تەندروستی هاوکاتی کارکردنی وەک لێکۆڵەرەوە لە نێوەندی بڵاوبوونەوەی نەخۆشیەکان و خۆپاراستن لێی لە ئەمریکا. من دەستم بە یەکەمی هەنگاو کرد لە بەکارهێنانی کۆمپیوتەری گیرفانی یان PDA بۆ کاروبارەکان. دکتۆر سێلانیکیۆ 5 ساڵ لەمەوبەر شوێنەکەی خۆی جێهێشت بۆ دامەزرانی datadine.org لەگەڵ ڕۆزا دۆنای هاوبەشیدا وەک ڕێکخراوی خێرخوایی کە تایبەتە بە دابینکردنی تەکنەلۆژیای زانیاری لە ناوچە هەژارەکاندا. لەگەڵ کۆمەکی دارایی و ئێن و نێوەندی ڤۆدافۆن سێلانیکیۆ ئەو مۆبایلەی دانا لەسەر بنچینەی ماڵپەڕ بۆ کۆکردنەوەی زانیاریەکان و گواستنەوەی چۆنێتی خزمەتگوزاری تەندروستی لەو ناوچانەدا. AP سەرڤایەر جێی کۆکردنەوەی زانیاریەکان دەگرێتەوە لەسەر کاغەز کە خەرجی و کاتێکی زۆری دەوێت تا بەرەنجامی بزانی. لە جیاتی کۆکردنەوەی زانیاری ئەمڕۆ بۆ پلاندانان بۆ کەمپێنی ساڵی ئایندە ئەمڕۆ لە کۆکردنەوەی زانیاریەوە بۆ پلاندانانی سبەی دەگۆڕی. ئەوە گۆڕانێکی گەورەیە. تەندروستی گشتی پشت بە کۆکردنەوەی خێرای زانیاری دروستەکان دەبەستێت بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکان و چاودێریکردنی کەرەستەکانی کوتان و شتەکانی تری پرۆسەکە. کێشەی نەرمی ئێمە پێویستیمان بەوەیە. یوسف ئاجاگ ئیبراهیم بەڕێوەبەری بەشی زانیاریەکان لە وەزارەتی تەندروستی کینیا ئیپی سەرڤەیری لە دەمی کارکردندا بینی لە ساڵی 2006دا زوو بە زوو کۆنتڕۆڵی بڵاوبوونەوەی ئیفلیجی مناڵ کرا و ژیانی سەدان مناڵ ڕزگار کرا. ئەگەر بیت و تو وەڵامی وەڵاوبوونەوەی نەخۆشیەکە بدەیت من ناتوانم چاوەڕوانی کەسی بکەم تا ئەو هەموو ڕێگای لە ئەمریکاوە بگات. ئەمساڵ جۆل سلانکیۆ خەڵاتی MIT بەدەستهێنا بەهۆی ئەم داهێنانەوە. ئیپی سەرڤەیر لە ئێستادا لە زیاتر لە 500 ڕێکخراودا بەکاردەهێنرێ لە بەلانی کەم لە 100 وڵاتدا و گۆڕانیشی بەسەردا هاتووە تا لە بواری کشت و کاڵی و ڕاوەرگرتنە گشتیەکانیشدا بەکاربهێنرێ. ئازیزانم ئەم ڕاپۆرتە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەشتان کرا.